سڵاوم کاتەدان باش بەیانی ئەمڕۆکە لەلایەن شارەوانیەوە کۆمەڵێک عارەبانە و شوێنی میسەوزەمی و فرۆشتن لە گەڕەکی پێنجی حەسارۆکان تێک دراوە هەموو شکێنراوە و لەو کاتەوە کاسبکارەکان ناڕازایی دەردەبڕن پێیان وایە ئەمە بەبێ هۆکار کە شارەوانی ئەو عارەبانە و ئەو مێزانی هەموو شکاندۆ من دەست بە لای یەکێک لە کاسبکارەکانم کاتت باش شارەوانی بۆچی شتەکان کەلوپەلەکانی دەشکان کاکەس بەیانی شارەوانی ساعت 6 بەیانی بێوێ دەوام هەبی بێوێ شتێک بێوێ ئاگدارمان کاتەوە هاتیە بای 3 دەفتەر دۆلاری ئەشای لێمە تێکداوە بای 3 دەفتەر کاکە هەمووی فەقیرە لێرە هەمووی کرێچیە هەیە کەمەندامە هەیە نەخۆشە لێرانە ڕۆژێ بە 10,000 دیناری ئیش دەکاتن هاتیە هەمووی تێکدایە داوامە لە حکوومەتی هەرێمی کوردستانە بێتە سەرخەت کاکە یەکێک بێ قسەمان لەگەڵ بکە ناڵێ هۆکارێک لە بەرچی کاکە 3 ڕۆژ پێش هاتی تەبلیغ دانێوتی بکشێنەوە خاوێن بێ ئێمە لەسەر تەنزیمی ئەوان هاتی 2 مەتر شانیۆ لە پشت ڕەسیفی پاک و خاوێنمان کردیە تەلەفۆنمان چونە ناوچەی مدیر ناوچە تەلەفۆنی لۆ شارانی کە وتی کاکە با ئیشی خۆیان بکەن جارێک هەتا پێیان دەرێن و کەچی ئێستا پێیان نەوتین ساعت 6 بەیانی هاتووە 6 قەلابی بار کردووە تەمەشا ئەوە وەزعەکەیە تەمەشا چیلێکە بە خۆت تەسوێرەکە بزانە چییە هەمووی لێرانە 3 دەفتەر دۆلارمان زیان بەرکەوتووە هەر کەسێک لێرە ملیۆنێک 2 ملیۆن تا 3 ملیۆنی زەرەری پێکەتیە دەمێ ئەو دیمەنانە ببینن هەم لەو بەری شەقامەکە و هەم لەو بەری شەقامەکە کە ئەمە کەلوپەلەکانن و ئەو سەوزمیوەکانن و عەرەبانە و ئەو پێداویستیانەی کە ئەو کاسبکارانیش پێ دەکەن هەمووی شکێنراوە و خۆشیان باسییان کردووە گوێتا لێبوو کە ئەمە هەمووی لیان تێک دراوە دەست بە لای یەکێک لە کاسبکارێشتر دەمێ ئەوی لێ پرسم ئەو کاتت باش تۆش لێرە عەرەبانەتی یان مێسڵیە ئەمەشە لە خۆ لێرە مێزە چی کچکەمانداناوە لە خۆرسقی دەفرۆشین ببێ ئەو شارەوانی هیچ کەسێکی ئاگادار کاتەوە هیچ ئەوە 20 ساعت 6 سبەینی هێشتا دەوام نییە کەس لە خەوێ هەرنستا من لە علوەی هاتمە بێرە داهاتمکە دەبینیم چێ و دەبینمە هەموو ڕزقەکانی و عالەمەی 6 قەلابی لێرە لاگرتن شۆفەراتیە باری دەکا خرماقولە تو بەبێ کەسێک ئاگادار کە بەبێ بە کەس برێ لێرە بێ ڕزقە عالەمی بارکەی بای 3 دەفتەری لەو عالەمەی تێکدەی هەموو فەقیر و فەقارە ڕۆژێ ئەبرێ 5,000 دارك بيرازينها بس ناعلاجيا كابراي كريتسيا كمان دام ليرانيش دكا المعقولة تبي رزقي وعالميتك يعني بتسوي زدانك بس آخرك يعني دي أو رزقي وعالميتك دي بتسوي زدانك هلا كان كلمتك ده مخالفين هي الساعات هشت ورا عفت ورا الليلة بقى بيمري بريكاك تسعة نو رزقي خد لا بقى أنا شوفر اللي ده أم رزقي كان يقوم لا ده بربع شوفر اللي ده بس يعني معقولة رزقي عالمي بارك شش قلاب بس قلاب بارك ده هذه دي كشيء هم أو تعب خد عند بينجوان تصوير كتير لو رزقي كده بن أوني كاسبي پنجا نفر دبي پنجا نفر دبي لي كاسبي ده كام دومة لزادك شايته وببي أوي هيك مشكلة هبي هيك شمان هبي رما قربارنا كده لو خما كاسبي ده كم عقمة لنا قرن يمشي كاك تجيب كين كابرا كني تشوت 50,000 كري خانية يعني قالت زي شو إيش نكابتي دكانك تبي بتشوت 50,000 باي كري خاني وكري دكانك هنا هبي كاك بس ليه لو خداني نم خالفك ماني نتششك ماني دومة تكشاني ولا زاده ما أقوله ببي برز بكسب كشوفري لدي هل هي وجدانك قبولك هاي شو قبولك أيوة أو دي مناني دي بينن دبي زارشتر أمرجبو كما كأو كلوبلكانو أو ميزو عربانية كللان شاروانية شكندراوا وخوش عم باسيان لو ذكر كأوان آمادن بابندي رنماية كاني شارواني بن كاتيكا رنماية دردكات سبارد با چونیتی یا خو رخصنوی چونیتی کارکردنیان هی کسب کارکا دست زارم کسب کارشتر بدوینم زارم رای اوانسیا او کاتت باش دمی او پرسیم زور زاد شهروانی باز دو دکه که یوا زیاد دینه ناو شقامک و قلب الگی دروز دکن و پاکو خاوینیش نین یعنی کاتی که شکان دتواد بی با پیسی ایره بزیرن ایوا تاتسن ام قصانا براستی و دگرن یاخد پیتانوه اما بیانوه پیتانوه نظام شهران لخور اقصی دکیان هاتی سردانی ارکوانه کردیه دوای کما دامنه با تنظیماتی ایره دامنه که بخوان تنظیمات نگذاده 2 متر جل رصیفی باولا آمدادنی نەکزاد یان 2 مەتر لە ڕەسیفی بەولاوە دادنێ دوای لە تەنزیماتی وان دامانە بابە شەوانیش دەتوانن بێن سەردانی ێرکوانە بکەن
ئەگەر یەک پەرکە پیازیشیان لێرکوانە دیتەوە هەنجین لە بۆیان هەیە بێنە 10 جاریکە لە من تێک بدە باشەتی بۆ وایەتان لێ دەکەن وەڵا دەبی لەوان بپرسم لەوەمان لێ دەکەن لەبەر ئێمە فەقیرین لەبەوەی بژێوی ژیانمانەوەیە لەبەوەی هەموو جیلی فەقیر و کاماندامون هەموو نەخۆشمان لەم لێو کرێچینە لێمان لێ دەکەن باشە لەبەر چ لەبەرەوەی هەموو بژێوی ژیانمانەوێ هیچی شەچکەمان نییە معاشمان نییە هەموو فەقیرین جیلی فەقیر لێکوانە کە داوای عەق خۆمان دەکە داوای عەق خۆمان کردە لێرکوانە سیارەی شورتەی هەبوو هاتە خوارێ لە نەفەری مەیدا و سەری شکاندێ سەلاحیەت مێ بشت کوشە چێش سەلاحیەتی بێت یعنی ئەمڕۆ پۆلیس وای کردیان بەڵێ هەر لەو کاتێک کە داوای عەق خۆم مافی خۆم کردیە کاکەم زەرم پێکەتێ و جیلی فەقیرم نەک ئەمن ئەوە 100 کەس دێکوانە مەوجودە هەموومان زەرەرمان پێکەتێ داوای عەق خۆمان کردیە لەبەرەوەی ئەمە ڕێمان قەپات کردیە کاکە بێلایانی پەیوەندیدار ئاوڕێکمان لێ بداتەوە لەبەر چۆمان لێ دەکەن کاکە ئەمە لەسەر تەنزیماتینگۆ لەسەر ڕێنمایینگۆ دامانە هاتە خوارە دەرە کاکە دەبێ ڕێ بکەوە ڕێشمان لۆ کردیتەوە کە دەربچی هاتە خوارە لێدایە و لەبەرەوەی کابرا 20 وارە خەزای پێگە لێدایە و دێ سەلاحیەتی وەشمەیە بشکوش کاکەم دا لە جناب سەرۆشم ئایا تو پۆلیس دانا خزمەتی میلەتی بکەیان دادنا مافیاگەراتی بکە و مەدەنی بکوشی شتیوا هەیە لە چ زەمانەی بووە پۆلیس لە بۆی هەبی بتانی مەدەنی بکوژی لە باتی خزمەتکردن سپاس دەکەم جارشتر دەگەڕمە لای دیمەنەکان دیارە کاسبکاران سەرقاڵی ئەوەن هەندێک لە کەلوپەلەکانیان کۆ بکەنەوە ئەوانەی باڵین بەکەڵ گدێت ئەوانەی کە تێک چوون یاخود شکاون یاخود بەکەڵگنیان ئەوە وا دیارە دیمەنەکان بەس ئەوەی دیکە کاکەماندی نەبی باشیت ئەوە شتێکێک چخر دەکەوە ئەشای خۆت ئاخر دەکەنەوە ئەوە بەس گندۆرە دەفرۆژێت و ئەوە سەرقاڵی کۆکردنەوەی ئەو میوانان کە هەندی شارکو باس کرد بەکەڵ دێت چکە ئەوەی لە دیمەنەکان دەبینێت زۆری لە سەوزە میوەکان هەمووی تێک دراون و بەکەڵکی جارشتر فرۆشتن و ئامادەکردنەوە نایەت بەڵێ ئەو دیمەنانەی دەبینن ئەوەی خۆیان باز دەکەن کە ئەمڕۆ بەیانی شارەوانی هاتووە لە کاتژمێر 6 بەیانی کەلوپەلەکانی وا لێکردن و تێشی داوەن و ئێستا بەکەڵ چیز نات و خۆشیان باسی ئەوە دەکەن کە لەلایەن هێزەکانی پۆلیسەوە پەناواری لە هەندێک لە کاسبکارەکان درایە کە داوای مافی خۆیان کردو کاتێک ئەوانە دەداوی مافی خۆیان کردووە ئەوە کاسبکارەکانن ئەوی جوتانەیە خۆیانەوە بازەوە دەکەن کە چۆن کەلوپەلەکانیان بای چەند زیانیان بەرکەوتووە چۆن لیان تێک دراوە بای چەند زیانت پێکەتیان 2,730,000 والله چ بدەفرۆشت چ نەبدەفرۆش هەرچەند ئەنەناسە هەر چند شتی گران بە هەیە منەکەنەوە ئەمن هەروت ئەگو پێتاوەیە سەرپێچیان کردیە کە شارەوەری کاکە ئەمە سەرپێچیمان کردیە بەس ئەمە چوینە ناوچەی ڕێیان پێداوت کاکە بەس کەپری دروست نەکەن و بلۆ کوشتی دارێنن و تەواو لەجادێک کشانەوە پاشوو یعنی ئەمە ڕژە لە گومرجێنێت چوین باید 3 ملیۆن قسوورمانینەیە هاتینە وەرەقە چای نابە مەژ ڕاست چی لێ ناوچەی مەسوول ناوچە گوت کاکە تەلەفۆن لێ شارەوان کرد گوت کاکە بڕۆ دانێت جارێ بزانەتە لایەک بەلای دەروی بەبێ پرسە و ڕاتینە سەعات 6 شۆفەری لێدایە یعنی نەگوتیان لا بە ئەشیای لابن نەکاکە هەر بەبێ بێ زەمیری ئەو شۆفەری لێدایە هەموو ئەشیای تێکەلاو کردیە یعنی دوێنێ داگەدار نەکراینەوە کە کراویەوە پێری ئاگدار کران پێری چای ناب وەستە چای نام کاکە 24 ساعت ئەوە شای لێر نابن بە 24 ساعتی ئەشای 3 ڕۆژیە بە 24 ساعتی کوکڵاس دەبی دابنێ دەمو دەست چوینە ناوچەی ئەوانە چون هەشمەکە چون پێشوازی دەکاتێ پێشە بە تەلەفۆن و
مدیر شارەوانیکەی گوت کاکە قەیناکەەوە ڕیان پێدەن نەیگۆ لابن یعنی بیگۆ بە لاو لاما دەبێت یعنی مەجاری داینی ئەوە کاسبکاران لێرا لە شوێنەکانی خۆیان ماون ئێران چۆڵ نەکردووە و ئەوەی گوێتانێ بۆ قسەی خۆیان کە بازەوە دەکەن پێشتر شارەوانی ئاگداری کردنێتەوە کە لە ماوەی 24 کاتژمێر یعنی ماوەی 2 ڕۆژدا دەبی شوێنەکە چۆڵکەن و بازەوە دەکەن کە سەردانی بەرپرسی ناوچەی ئەو شوێنیان کردەوە بۆی چێشەکەیان بۆ سارسەرکردن ئەویش پێی وتونە بۆتان سارەسەرکەوە بڕیشی خۆتەکە مەڵان تۆزێک بکشێنە دواوە واتە شەقامەکە مەگرن بەڵام ئەمڕۆ بەیانی شارەوانی کە لە کاتژمێر 6 بەیانی هاتووە تەواوی کەلوپەلەکانی شکاندووە و بەشی زۆریشی بردووە ئەمە قسەی خۆیانە